ئێمە نەک ئەم داکەنەکە لە ماوەیە کە باگەوازی کردبێ ئێمە وەکو حزبی شووعی بە بەردەوامی پێشتریش ئێمە ئاراستەی بۆچوونی ئێمە ئەوەیە کە لایەنە کوردستانەکان چ ئەوانەی لە کوردستانی باشوورن چ لەگەڵ لایەنەکانی تر لە پارچەکانی دیکەی کوردستان بە بەردەوامی پێویستیان بەهۆیە دانوستان بکەن گفتوگۆ بکەن لەگەڵ یەکتریە و دیالۆگ بکەن و ئاڵوگۆڕی بیر و بۆشوم بکەن و مەرج نییە دەو ئاڵوگۆڕکردن بیر و بۆشونش تەنانەت هەموو ڕاوبۆشونەکانیان یەک بێ بەڵام ئەو ئاڵوگۆڕکردنی بیر و بۆچوونە ئەبێتە زەمینەیەک بۆ ئەوەی لە یەکتر زیاتر تێگەشتنی زیاتر لە یەکتر و ئەبێتە هۆی ئەوەی کە بگەڕێن بە دوای خاڵی هاوبەشە لەبەرەوە هەر دیدارێکی دووقۆڵی هەر دیدارێکی بە کۆمەڵ ئێمە دەمێکە لەگەڵ ئەو بۆچوونەیان و داوای ئەو بۆچوونەمان کردووە هەوڵمان بۆ داوانە و هەندێکجار کاریشمان بۆ کردووە دەمێنێتەوە دەم جۆرە کۆبوونانە مەرجنیە هەموو وەکوتم هەموو لایەنەکان وەکتری بیرکەنەوە بەڵام زەمینە خۆشەکە بۆ لە یەکتر تێگەیشتن ئەوەی کە پەیوەندی بە پارتی و پەکەکەەوە هەیە ئەوە پەیوەندی بە پێم وایە بە لیقائی فراوانی هەموو لایەنەکان ئەو بابەتە چارەسەر نابێ من پێم وایە ئەو بابەتە پەیوەندی بە هەردوو لایەنی سیاسیەوە هەیە و دەکرێت هەردوو لایەنی سیاسی لە کۆبوونەوەی تایبەت بە خۆیان بتوانن ئەو خاڵانی گرنگە ئەو شتانەی کە کاتی باسکردنیەتی کە ئەکرێ اتفاقی لەسەر بکرێ پەیوەندی بە پەیوەندی هەردوو لاوە هەیە ئەوە زەمینەیەشی باشترە بۆ هەردوو لا هەموو کۆبوونەیەک پێشتر وەکو لە سەرتاوە باسم کردووە هەموو کۆبوونەوەیەک بێسوود نییە بەڵام دەمێنێتەوە ئەگەر باسی کۆبوونەوەی بکەین لە نێوان بۆ چارەسەکردنیەکی جیرروگرفتێک هەیە یان جیرروگرفتێ نێوان پارتی و پەکەکە من پێم وایە ئەبێ پارتی و پەکەکە پێکەوە دابینشن ئەوە ڕێگا چارەیە بەڵام ئەمە جێ ئەوە ناگرێتەوە هەموو کاتێک کە لایەنە سیاسەکان پێکەوە دانیشن ئاڵگۆڕی بیرۆچوو بکەن هەر مبادرەیەک لە هەر حیزبێکی سیاسی لە هەر حرەکەیەکی سیاسی کوردستانی لە بۆ ئاشتبوونەوە و ئاشتبوونەوەی گشتی و بە تایبەتی لەوە تەرتیبکردنی ماڵی کوردی ئێمە بەبێ قەید و شەرت هەماهەنگی و هاوکاری و پشتیوانی لێ دەکەین جا ئەو مبادرەیە لەلایەن کەنەکەبی لەلایەن هەر حیزبێکی سیاسی بیتن بە تایبەتی و بە هەمان شێوە ئێمە پشتیوانی لە پرۆسەی ئاشتی نێوان پەکەکە و حکوومەتی تورکیاش دەکەین بە شەرتێک ڕەچاوی مافی گەلی کورد بکرێت لە باکوور بۆیە بە تەسەوری ئێمە بە بڕوای ئێمە ئاشتی باشترین شێوازە لە بۆ چارەسەرکردنی هەموو کێشە و کەم و کورتیەکان کە چ لە نێوان حیزبە سیاسیەکانی کوردستانی هەیە و چ لە نێوان میلەتی کورد و لەگەر حکوومەتەکانی کەەوە بەسەری دادا باشکرایە ئەوە بکرێت بە شەرتێک حکوومەتەکان ڕەچاوی مافی ڕەوای گەلی کورد بکەن بە پێی ئەو هەلومەرجەی کە لەو وڵاتە پیادە دەکرێت ئەوە دەبیتن بۆیە ئێمە وەک بزوتنەوەی دموکراتی گەلی کوردستان هاوکاری کەنەکە دەکەین ئەگەر بتانی ئاشتی چ لە نێوان حیزبەکانی کوردستانی پیادە بکە چ لە نێوان حکوومەتی تورکیا و هێزە کوردستانیەکان پیادە بکە چ لە نێوان هەر شوێنێک بتانی ئاشتی بڕەخسێنیتن ئێمە هاوکاری و پشتیوانی دەکەین